تەماشای ئەمە بکەن تکایە لەم دەقەیەوە هەوڵ بە زۆر بەجددی یەکەم شت کوردیەکە بزانە. سبەی تەرجمەکەی، سبەی لە ڕستەیە تێگەی، سبەی مۆزوعی زمانێکی کەت بۆ باسەکان. بۆ ئەوەی لەبیرێ نەچێتەوە هەمیشە هێڵێ دروستکە لە خەیاڵی خۆتە. ئەم هێڵەیە چۆن بێ؟ ڕابردوو، باشە، ئێستا و ڕانەبردوو. ئێستا یان ئایندا. لە زمانی کوردیە ئەم دوانەیان عادەتەن ئەوترێکی ڕانەبردوو، باشە؟ تکایە هێڵێ دروستکە لە خەیاڵی خۆتە، ئەو سەری کۆنا یا لە پشتی خۆتەوە دروستیکە، لە پشتی خۆتەوە هێڵێ دروستکە لەبیری نەچێتەوە. ئەوە چییە؟ پاست یان ماڵی یان ڕابردوو. ئێستا شوێنەکەی خۆت لە خەیاڵ بێ. ئێستا لە زمانی کوردیا بۆ ئێستا و بۆ ئایندەکە ئەڵێن ڕانەبردوو. با بچین بۆ عەرەبی. ماضی حال ئێستەیە و مستقبل ئایندێ. با بچین بۆ ئینگلیزی. تەماشاکەن ئازیزان. با ئەگەر ڕابردووەکە لێرەوە بێ، عادەتەن لە ئینگلیزیە لەبەری لە چەپۆ دەست پێەکەن لەم بەرەو شتەکانە نووسن. با ئێمەش کلیر ئۆڵ بکەین. past present لەگەڵ future. کەواتە هێڵێ لە خەیاڵ تابێ ڕابردوو، ڕانەبردوو، ئایندە. ئەم هێڵە دروستکە. با بزانین توانین هێڵێ دروستکەین. هێڵەکەشمان لاروێرە، بەڵام ئەمە خاڵی ئێستایە. لە زمانی ئینگلیزیە تکایە بە وردی ئەوەی من ئەیڵێم خەزنیکە لە مێشتە. لە زمانی ئینگلیزیە شتێکمان هەیە پێی ئەڵێن سادە، واتە ئەکرێ لە ڕابردووە شتێ لێرە ڕوویابێت. ئەکرێ ئێستا ئەو شتە ڕووبە، ئەکرێ لە ئایندا ڕوویابێ. واتە خاڵێکمان هەیە لە ئایندا باسیەکەین، خاڵێکمان هەیە لە ڕابردووە باسیەکەین، خاڵێکیشمان هەیە لە ئێستا باسیەکەین. دەوروبەری ئەمانە جۆرێک لە قسەکردن دەوروبەرەکەشی دیاریەکە. بۆ نمونە ئەگەر وتمان بەردەوام لە ڕابردوو بێ و بەردەوام بێ، واتە هێڵێک هەیە لە ڕابردووە هاتووە بەناو ئەو کاتەی کە ئێمە ویستومانە. بۆ نمونە ئەگەر زەربەکە نانم خوارد زەربەکە بێ، نانم دەخوارد خەتەکەیە. تکایە ئەم وێنەیە لەبەرکە بۆ هەموو زەمانێک، بۆ هەموو زمانێک تۆ پێویستە. هێڵەکە بەردەوامی هەیە، دەستی پێ کردووە پێش ئەو کاتە، دوای ئەو کاتە تەواو بووە. واتە ئەم هێڵە چییە؟ نانم دەخوارد. باشە، نان دەخۆم لە زمانی کوردیە ئەڵێ نانەخۆم، یا ئەکرێ مەبەستت کاتێکی دیاریکراو بێ لە ئێستا، یان ئەگەر مەبەستە ئێستەیە بزەبت، واتە لە ڕابردووە دەستی پێ کردووە بەردەوامی تۆ. ئەمە پێی ئەڵێن ڕانەبردووی بەردەوام. واتە کە من ئەڵێ ئێستا خەریکم نانەخۆم. بەڕێزان، لە کێشەیەکمان هەیە لە ڕێزمانی کوردیە نەوتراوە کە ئێمە هەموو بەردەوامەکانمان هەیە و باز نەکراوە لە مەنهەجە. ئەم شتە لای من باس کراوە و تەنانەت لای ئێمە هیچ داهێنانێک، هیچ دۆزینەوەیەک قەدری نییە. ئەگەرنا من دووسێ جار لە خەیاڵما بوو ئەمە بکەم بە توێژینەوەیەک، و ئەمە گەر لە هەر وڵاتێکی کە بووە، ئەمەی ممکن من ئێستا قسەی لەسەرەکەم، لە هەر وڵاتێکی کە بووە ئەو کەسە خەڵاتەکرا و وەکو بەحسێکی گرنگ باسەکرا کە شتێکی گرنگی لە زمانەکە باس کردووە. ئەمە بابەتێکی زۆر فراوانە
من ئێستا هەمووی پێپشانەیەم کە لە کوردیا هەموویمان هەیە کەچی نە لە منهەج باس کراوە نە لە هیچ شوێنێ باس کراوە. وەرن ئێستاکە من بە کوردی پێتانەڵێم ئەمەمان هەیە ئەوەشمان هەیە ئایندەی بەردەوامیشمان هەیە. واتە ئێمە لە کوردیا بەردەوامەکانمان هەیە. تەماشای ئەم ڕستە کوردیانە بکەن. ئەگەر من بۆ ئەوە بێ ئەڵێم من خەریکی نان خواردنم، ئەوە یعنی کەی؟ ئەوە یعنی ئێستا. بەڵام ئەڵێم من خەریکی نان خواردن بووم، ئەوە یعنی کەی؟ ئەوە یعنی ئەو کاتە. من تەماشاکە نازانە ها لە کوردیا هەموو زەمەنەك بەردەوامەکانمان بە جوانی هەیە. من خەریکی نان خواردن دەبم. ئۆکەی. من خەریکی نان خواردنم. هەموو کەسێ ئەزانێ یعنی تۆ زەلێم و پێش دەستم پێ کردووە یعنی هێشتا لێ نەبوومەتەوە. واتە ئەم خەتە. من باسی کێ یەکەم؟ باسی دوێنێ ئەم کاتەکەم. ئەڵێم دوێنێ شەو ئەم کاتە من خەریکی نان خواردن بووم. یعنی لەم کاتا کە ئێستاکە دەدەقەی ئەوێ بۆ سەعات 9 لای ئێوە من واتە 8:50 من لەو کاتا پێشەوە دەستم کردو بە نان خواردن دوای ئەوە لێ بوومەتەوە. واتە من خەریکی نان خواردن بووم. سبەی شەو ئەم کاتە ئەم زەربەیە. خەریکی نان خواردن دەبم یعنی پێش ئەوە دەستم پێ کردووە و دوای ئەوە لێبمەوە. کاتم پێتانڵم ئایا زمانی کوردی عیبی هەیە؟ نەخێر. کاتێک کە تۆ ئەچی فێری ئینگلیزی ئەبی ئەزانی بۆ تووشی کێشەبی لەبەرەوەی پێیان وتووی زمانی کوردی بەس ئەم زەمەنانەیە. جوان بیری لێکەن ئەمە زمانی خۆتە یعنی معقول نییە من قسە بکەم تۆ ناڕەحەت دەبەلاتەوە ناخۆش بێت. تۆ پێیان وتووی چیمان هەیە؟ وتویانە 4 جۆر ڕابردوومان هەیە. باشە؟ ڕابردووەکان لە زمانی کوردیە چین؟ تەماشاکەن ئازیزان. ڕابردووی دوور، ڕابردووی بەردەوام، سادە لەگەڵ تەواو. ئەمە ئازیزان ئەم 4 لە کوردیە ئێستا نمونونەکەیتان پێڵێم و پێشەوەی بچمە سەر مەوضوعێکی ترەوە بێ کوردیەکە و لەبەر بێت. کە کوردیەکە و لەبەر بوو ئینگلیزیەکەت پێ لەبەرەکەم بە وەعد زۆر بە ئاسانی. من کێشەی چیمەیە؟ تەلەبەی ئەمە ئینگلیزیەکەی بۆ شەرحکەم کوردیەکە نازانێت. تەماشاکەن ئازیزان لە ڕابردووە لە کوردیە ئێمە ئەم 4مان هەیە. ئەمە باز نەکراوە. ئەم 4مان هەیە. تەواو خواردووە، سادە خوارد، بەردەوام دەخوارد، دوور خواردبوو. ئەوە تەواوەکە خواردووە، سادەکە خوارد، بەردەوامەکە دەخوارد، دوورەکەش خواردبوو. بەڵام ئەم بەردەوامانە کەس باسی نەکردوون بە یارمەتی وشەی خەریک. ئێستا یەک شتان پێڵم لە زمانی ئینگلیزیە ئەم خەریکە یعنی ING. ING یعنی خەریک. تأکیدم نەتبیستۆ. ING یعنی خەریک. کەواتە من بۆ ئەوەی ڕستەیە دروستکەم و خەریکی تیابێ ئەبێ ING بەکار بهێنم.